بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجێکە لاپەڕا 7 لێکدان و دابەشکردن تا 12 بەش بەش بکە و سوود وەربگرە دەتوانی ژمارەکان بەش بەش بکەی بۆ ئەوەی کردداری لێکدان ئاسانتر بی. بەش بەش مانای چییە؟ ئەگەر لێرە بمەوێ 6 لە 8 بدەم واتە 6 جارانی 8 بکەم چ دەکەم؟ کەرەستەکان کاغەزی چوارگۆشەی بینە و ئەنجامی لێکدانی 6 جاران 8 چەندە؟ هەنگاوی یەکەم لاکێشەیەک دروستکە لاکێشەکە دووریەکانی 6 و 8 بی واتە 6 چوارگۆشە ئەوها 8 چوارگۆشەش بە ئاسۆی بێگومان هیچ کێشە نیە ئەگەر 8 چوارگۆشە بە ستونی بووە 6 چوارگۆشە بە ئاسۆی بوو. پاشان چ دەکەین؟ لاکێشەکە ببڕە بیکە دوو بەش لە ناوەندی ئەوها دەتوانین بیبڕین بێگومان دەتوانین لێرەش بیبڕین بیکەینە دوو بەش هیچ کێشە نیە لە چێن دەرێ بەڵام لەو کتێبەی لێرە لەو ناوەندەی ئەوها بڕایە بوویتە دوو بەش لێرە 4 بەش لێرە 4 بەش وەکو دەبینین 4 ئەوجا ئێستا ئەنجامی لێکدانی هەر بەشێکیان چەندە واتە چارگۆشەکان ئەگەر بژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 ئەگەر ئەوە 24 بی بێگومان ئەوەش 24 کەواتە لێرە نووسرایە سەرجەمی ئەنجامی هەردوو لێکدانەکە کۆبکەوە واتە ئەگەر چاری بینم جارانی 6 بکەم دەکاتە 24 لێرەش 4 جاران 6 دەکا 24 ئەو جا هەردوو 24ەکەی کۆبکەمەوە یەکسانە بە 48 ئەو کاتە 6 جاران 8 یەکسان دەبی بە 48 ئەوە ڕێگەیە کە لە ڕێگەیەکان گوایە ئاسانکاریە ئەگەر ئەو ڕێگەیەت پێ ئاسان بوو دەتوانی بەکاری بینی لە کاتی لێکدانی دوو ژمارە ئەگەر دوو ژمارەکان گەورە بوون دەتوانین ژمارەکان بەش بەش بکەین بێگومان نەک تەنیا بیکەینە دوو بەش دەتوانین بیکەینە 3 بەش و 4 بەش بە هەوەسی خۆمان لێرە دەمانتوانی هەشتەکەی بکەینە ئەو بەشە ئەو بەشە ئەو بەشە بیانکەینە 4 بەش هەریەکی دوو جاران 16 دوو جاران 16 دوو جاران ببورن دوو جاران 6 دوو جاران 6 دوو جاران 6 دوو جاران 6 دەبووە هەمان شت چونکە دوو جاران 6 12 دیسان 12 دیسان 12 دیسان 12 کۆیان دەکەمەوە دوو 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 دەکاتە 8 48 هەمان شتە کاتە ئەوە دەگەڕێتەوە سەر چەند کاتت هەیە و چەند دەتەوێت بیکەیە ژمارەکان بکەیە چەند بەش بێگومان دەبی کاغەزی 4 گۆشەی هەبی بۆ ئەوەی ئاسان کاری بکرێ ساغ بکەوە کاغەزی 4 گۆشەکان بەکاربهێنە یەکێک لە کۆڵکەکان بەش بەش بکە بۆ ئەژمێرکردنی ئەنجامی لێکدان دوو کۆڵکە هەیە لە کاتی لێکدان لێرە یەکەچیان تەنیا بەش بەش دەکەین بە هەوەسی خۆمان کامەمان ویست 7 جاران 6 دەتوانم شەشەکەی بکەمە دوو بەش 7 جاران 3 ئەوجا دیسان 7 جاران 3یەکەی دی و 4 گۆشەکان بژمێرم بزانم دەکاتە چەند ئەمە لێرە بە ئاسۆیی 6 4 گۆشەم وەرگرت بەستونیش 7 دانە پاشان بە ئاسۆیی دەکەمە دوو بەش یەکەچیان 3 4 گۆشە ئەوی دیش ئەویش هەر 3 4 گۆشە هەردوو چیان بێگومان هەر دەبی 7
چوار گۆشە بن بەستونی. ئێستا ئەگەر چار گۆشەکان بژمێرم لێرە دەبینم دەکاتە 21 دانە چوار گۆشە. ئەگەر چوار گۆشەکانی ئێرەش بژمێرم هەر دەکاتە 21 کاتە 21 کۆی دەکەمەوە لەگەڵ 21 دەکاتە ئەوها 21 کۆ 21 یەکسانە بە 42 دەنووسم 42 ئەنجامی لێکدان چونکە کردمە 2 بەش کاتە 21 کۆ 21 یەکسانە بە 42. ئەوە بەهۆی بەشکردنی ژمارە 6 بێگومان دەتوانم هەفتەکەش بکەمە 2 بیکەمە 4 و 3 شەشەکەی دەست لێ نەدەم تەنیا هەفت هیچ کێشە نییە هەمان ئەنجامم بەدەست دەکەوی کە 42 هەمان ئەنجام. ئەو جارەی دوو جاران پرسیاری 8 جاران دا 8 جاران دا ئەوها بە ئاسۆی دا چوار گۆشە بەستونیش 8 لێرە ئەمەندەیەکەم کردی تا 5 و 5 لە ناوەندێ ئەو چوار گۆشە گەورەیەم بڕی تەنیا 5 بە تەنێ ئەوها 5 دیش بە تەنێ لەولای ئەوجا هەریەکەیان 5 چوار گۆشەی ئاسۆیی و 8 چوار گۆشەی ستونی. ئەگەر بیان ژمێرم ئێستا ئەو چوار گۆشانە هەمویان بژمێرم دەکاتە 40 دانە ئەوانش بژمێرم بێگومان هەر دەکات 40 دانە هەریەکەیان 40 دانەیە ئەوجا ئەمن چوار گۆشەکان کۆ بکەمەوە دەکاتە ئەنجامی لێکدانی 8 جاراندا 40 کۆ 40 یەکسانە بە 8 دەتوانم لێرە بنووسم 8 40 کۆ 40 یەکسانە بە 8 بنووسم 8 ئەوە ئەنجامی لێکدانی 8 جاراندا کردیە 8 40 کۆ 40 یەکسانە بە 8 ئەوە ئاسانکاریە لۆ لێکدانی ژمارەی گەورە. پرسیارەکەی پاشی ئەوی 9 جاران 6 جاران 9 دیسان 6 جاران 9 لێرە 9 بەستونی 6 بە ئاسۆی شەشەکەی دەکەمە 2 بەش بێگومان هیچ مەرجنیە بەشەکان یەکسان بن دەتوانم 6 بکەمە 2 4 1 و 5 یان 3 و 3 بەڵام لێرە 3 و 3 ئاسانە ئەژمێرکردنی ئاسانە ئەگەر ئێرەم ژمارد ئەوەش وەکو خۆیتی کە سێ گۆشەکان دەژمێرم لێرە 9 سێ گۆشەی ستونی هەروەکو خۆیتی کە سێ گۆشەکان لێرە بژمێرم کردیە 27 دانە بێگومان لێرەش هەر کردێ 27 دانە ئەوجا ئێستا 27 و 27 کۆ بکەمەوە دەکاتە 7 و 7 چاردا 2 2 4 1 5 یەکسانە بە 54 یەکسانە بە 54 کاتە لێکدانی 27 لێکدانی 9 لەگەڵ 6 دەکاتە 54 یەکسانە بە 54. بێمە لای پرسیاری ئەنجامی لێکدان یان دابەشکردن ئەژمێر بکە. ئەنجامی لێکدان یان دابەشکردن ئەژمێر بکە 9 جاران 6 نەنووسرایە بە چ شێوەیەک ئەژمێر بکە کەواتە ئەمن دەتوانم خشتەی لێکدان بەکاربینم یان دەتوانم
کاغەزی چوارگۆشەکان بەکاربینم بە هەوەسی خۆم. لێرە ئەگەرە من هەست بکەم 9 جاران 6 ئاسان نییە، شەشەکەی دەکەمە 3 بەش. یەکەم جار 9 جاران 2 دیسان 9 جاران 2 دیسان 9 جاران 2 چونکە شەشەکەم کردە 2 2 2 هەتا ئاسان بی کاتە 9 جاران 2 دیسان 9 جاران 2 ئەو جا ئەنجامەکەی کۆ دەکەمەوە. 9 جاران 2 هەژدە ئەوها هەژدە هەژدە و هەژدە 3 هەژدەی کۆ دەکەمەوە 8 و 8 16 16 و 8 یەکسانە بە 16 و 8 یەکسانە بە 24 چارم هەیە 1 2 3 3 کۆ 2 دەکاتە 5 واتە ئەنجامی لێکدان کردیە 54. دەتوانم ئەوها لێکدانەکەی ببینەوە 54. بزانە کولۆم ئاسانە ئەو ڕێگەی هەڵدەبژێرم یان دەچمە خشتەی لێکدان ئەگەر ئاسانتر بوو پێم. 7 جاران 8 بە هەمان شێوە ئەمن لێرە دەتوانم هەشتەکەی بکەمە 2 2 2 2 یان بکەمە 4 و 4 یان هەفتەکەی بکەمە 3 و 4. بزانە کامەی بەش بەش دەکەم. لێرە گەرە من هەفتەکەم هەروەکو خۆی نووسیەوە بەش بەشم نەکرد، تەنیا هەشتەکەم کردە 4 و 4 7 جاران 4 7 جاران 4. ئەگەر بزانم 7 جاران 4 دەکا 28 ئەوە باشە. ئەو جا 28 و 28 کۆ دەکەمەوە 8 و 8 16 2 2 4 یەکیش 5 کەواتە 7 جاران 8 یەکسانە بە 56. ئەگەر نەزانم دیسان لە جیاتی 4 بۆ وێنە دەنووسم 3 ئەگەر بزانم 7 جاران 3 دەکاتچەند دەکا 21 دیسان 7 جاران 3 ئەویش 21 ئەو جە چەند ماوە 2 ماوە ئەو جارەی 7 جاران 2 یەکسانە بە 4دا ئەو جا کۆیان دەکەمەوە 1 و 1 2 لەگەڵ 4 6 2 و 2 4 لەگەڵ 5 هەمان ئەنجامە. کەواتە بەش بەشکردن با کەیفی خۆت خوێندکاری ژیر، بەڵام تەنیا یەکەچیان بەش بەش بکە. لێرە 48 دا بە 6 48 دا بە 6 لە خشتەی لێکدان دەتوانم بزانم دەکات چەند. خشتەی لێکدان لە لاپەڕەکەی دیکە هەیە کەواتە لێرە ئاسان نییە، بەڵام دەتوانم ئەگەر بمەوێ 48 بکەمە 2 ژمارە بیکەمە ژمارە لە کاتی دابش زۆر ئاسان نییە، بەڵام 48 دا بە 6 یەکسانە بە 8 لە خشتەی لێکدان. ئەگەر نادەبی 48 بکەمە 2 ژمارەی ئاسان کە بتوانم دابەشی 6 بکەم بۆ وێنە بیکەمە بیکەمە 48 بکەمە 36 و ئەگەر 36 دەمینێتەوە چەند دەمینێتەوە 12. ئەگەر 48 بکەمە 36 و 12 36 دابەشی 6 بکەم دەکا 6 36 دا بە 6 یەکسانە بە 6 12 دا بە 6 یەکسانە بە 2 ئەو جە 6 و 2 کۆ بکەمەوە یەکسانە بە 8 ئەو 8 دەبی. بەڵام لەو کتێبەی باسییان نەکردیە.
لەو کتێبی باس نەکرایە چونکە دابەش تۆزێک ئاسان نییە ئەوەی ڕاستی بی کەواتە وەڵامەکە 8. پرسیاری 7 36 دابەش 9 36 دابەش 9 ئەگەر 36ەکەی بکەمە 18 و 18 بکەمە 18 دابەشی نوێی بکەم 18کەی دیسان دابەشی نوێی بکەم 18 یەکەم دابەشی نوێی دەکا 2 18 دووەم دابەشی نوێی دەکا 2 دووی کۆ بکەمەوە یەکسانە بە 4 کەواتە 36 دابەش 9 یەکسانە بە 4 یەکسانە بە 4 ئەو هاش دەبی بەڵام زۆر ئاسان نییە. پرسیاری 8 هەڵا لەکوێ سامان ڕێگەی بەشبەشکردنی بەکارهێنا بۆ ئەژمێری 8 جاران 9 سامان لەکوێ هەڵای کردووە شێوەی ڕاست دیار بکە بۆ بەکارهێنانی ئەو ڕێگایە. سامان چۆ چی کردیە ویستیتی 8 جاران 9 8 جاران 9 نۆیەکەی بەش کردیە کردیتە 3 8 جاران 3 کردیتە 24 ئەوە ڕاستە 8 جاران 3 24 پاشان ئەو 24 لەگەڵ ئەو 24ەی کۆی کردیتەوە 2 24 کردیتە 48 ئەو جەنووسیتی 8 جاران 9 دەکا 72 بێگومان سامان هیچ هەڵی نەکردیە لەو کتێبەی هەڵک هەیە نازام لە چێە چونکە سامان هەڵی نەکردیە چونکە ڕاستە 8 جاران 9 دەکا 72 و سامان 8 جارانی 3 کردیە بوویتە 24 دیسان 8 جارانی 3 چیریکە ئەویش دەکا 24 ئەو جە سێشکەش ئەویش دەکا 24 نۆیەکەی کردیتە 3 24 و 24 و 24 کەواتە ئەو 24شی کۆ کردەوە لەگەڵ 48 بوویتە 72 کەواتە سامان هەڵی نەکردیە بەڵام لەو کتێبەی هەڵک هەیە نازام چییە ناتوانم هیچ ڕاست بکەمەوە چونکە ڕاستە چونکە نۆیەکەی کردیتە 3 بەش ئەوها 8 جاران 3 24 ئەوە سامان ئەو های کردیە 8 جاران 3یەکەی دیش ئەویش هەر 24 سێکەی دیش ئەویش 24 چونکە 9 سێ دانە سەیە ئەو جە 24 و 24ەکانی کۆ کردەوە 4 و 4 و 4 سێ جارە 12 2 2 2 6 یەکیش 7 کەواتە ڕاستی کردیە سامان ئەو دوای کۆ کردیتەوە بوویتە ئەو ژمارەیە هیچ هەڵە لە گۆڕێ نیە سامان زیرەکە. لێرە ئەو لاپەڕەیە تەواو بوو ئەگەر بمەوێ دەتوانم سەردانی لاپەڕەی پاشەویش بکەم تۆزە کاتم هەیە ئێستا ڕێگەی بەش بوون بەکاربینا بۆ دۆزینەوەی ئەنجامی لێکدان ئەو جا خشتەی لێکدان تەواو بکە لە خشتەی لێکدان تۆزەک ئەو جیانە پڕ نەکرایتەوە دەبی ئەمن تەواویان بکەم خشتەکی زۆر جوانە ئەو خشتەی لێکدانە خوێندکاری ژیر هەمیشە بگەڕێەوە سەر ئەو خشتەی کە لە 0ەوە هەتا ژمارە 12 هەمووی هەیە لێرە 12 لێرەش 10 هەتا 10 جاران 12 هەیە زۆر خشتەکی باش و جوان و ڕێکە بەداخەوە لێرە دەبی ئەوانە بە خۆمان تەواوکەین. ئێستا پرسیاری 9 11 جاراندوو 11 جاراندوو ئەوەی ڕاستیبی زۆر ئاسانە بەڵام ئەگەر بەشی کەین دەتوانین دووەکەی بەشکەین بکەینە 1 و 1 کەواتە ئەمن ئەوها 11 جاراندوو دووەکەم کردە 11 جاران 1 دەکا 11 جاران 1 دەکا 11 ئەو جە هەردوو 11 کۆ دەکەمەوە دەکا 22 کەواتە 11 جاران 2 یەکسانە بە 22
ئەوە ڕێیەکە لە ڕێیەکان دەنا دەتوانم 11کەش بەش بکەم، دەتوانم 11کەی بکەمە 5 و 6 دوو هەروەکو خۆی بیهێڵمەوە 5 جاران دوو 10 6 جاران دوو 12 ئەو جە کۆیان بکەمەوە 10 و 12 هەر دەکاتە 22 کاتە 11 جاران دوو یەکسانە بە 22 هەرکوو بەشەکەی بکەم هیچ لە ئەنجامەکە ناگۆڕێ. 11 جاران دوو کردیە چەند؟ کردیە 22 بزانم لێرە بنووسین 22 لێرە دەبی بنووسین 22 چونکە ئەوها دوو لێرەش 11 یەکسانە بە 22 خینەوەکە ئەوهایە لەولایە دووەکەی وەردەگری لەولایە 11 دەبیتە 22. ئێستا پرسیاری 12 جاران دوو دیسان دەتوانم 12 جاران یەک و 12 جاران یەک دووەکەی بەش بکەم 12 جاران یەک زۆر ئاسانە یەکسانە بە 12 ئەو جە 12 کۆ دەکەمەوە یەکسان دەبی بە 24 کەواتە 12 کەڕەتی دوو یەکسانە بە 24. ئەگەر نادەتوانم 12کەی بکەمە 6 دووی وەکو خۆی بهێڵمەوە 6 جاران دوو 12 ئێستا هەر دەکاتە 24 کەواتە 12 جاران دوو یەکسانە بە 24 بچمە لای خشتەکەی ئەویش تەواو بکەم 12 جاران دوو یەکسانە بە 24 لێرە بنووسم 24 ئەوەش تەواو بێمە لای 11 جاران 5 11 جاران 5 زۆر ئاسانە 11کەی دەکەمە 5 و لێکەمە 6 5 جاران 5 25 و 6 جاران 5ش یەکسانە بە 30 ئەو جە کۆیان دەکەمەوە 25 و 30 5 و 0 هەر 5 2 3 5 کەواتە 11 جاران 5 یەکسانە بە 55 یەکسانە بە 55 دەچم تەمەشای خشتەکەی دەکەم 11 جاران 5 ئەوە 5 ئەوەش 11 دەنووسم 55 لێرە دەنووسم 55 ئەوە خشتەکەم تەواو کرد. مایە پرسیاری 12 جاران 5 ئەویش هەروەکو ئەوانی دی 12 جاران 5 لێرە تەواو دروستم نەکردێ بەڵام دەتوانم 12 جاران 5ش دروست بکەم لێرە 12کەی بسڕمەوە بنووسم 12 جاران 5 12 جاران 5 12ی بکەمە چ بیکەمە 6 و 6 کەواتە تەنیا ئێرە بسڕمەوە بنووسم 6 6 جاران 5 30 6 جاران 5ش دیسان 30 کۆ بکەمەوە لەگەڵ 30 زۆر ئاسانە 0 و 0 هەر 0 3 و 3 6 کەواتە 12 جاران 5 یەکسانە بە 60 یەکسانە بە 60 دەچم لێرە دەنووسم 12 جاران 5 کردێ 60 ئەوە 5 ئەوەش 12 لەژێر ئەو خانەی 12 و 5 دەنووسم 60 ئەوەش تەواو. ئێستا خشتەی لێکدان بەکاربینا بۆ ئەژمێرکردنی ئەنجامی لێکدانی 4 جاران دوو دەچمە لای 4 لێرە ئەوە 4 ئەوها دەڕۆم هەتا دەگەمە لای 2 ئەوەش 2 ئەوها دێمە خوارێ هەتا دەبمە بەرامبەری 4ەکەی ئەوجا ئەو ژمارەی دەخینمەوە دەبینم دەکاتە 8 کەواتە ئەوها دەبی بە ڕاستی بچمە لای ڕاست بچمە لای چەپ و بێمە خوارەوە هەتا بگەمە
بەرامبەری ژمارەکانی ئەمن دەمەوێت جارانیان بکەم. کەواتە 4 لێرە، 2 لێرە، 4 جاران 2، ئەوها دەڕۆم لێرەش دێمە خوارێ هەتا دەگەمە ژمارە 8 دەنووسم 8. کەواتە 4 جاران 2 کردی 8. 3 جاران 11 ئەو جارەی دیسان 3 ئەوها دەڕۆم هەتا دەگەمە ژمارە 11 ستونی 11 ئەو جەڕادەوەستم ستونی 11 ئەوەتە ئەو ستونەیە کەواتە دەکاتە 33 یەکسانە بە 33. 3 جاران 11 یەکسان بوو بە 33. 4 جاراندا دیسان دەچمە لای چارەکەی لێرە ئەو جە دەڕۆم هەتا دەگەمە ستونی 10 بەڕاستی دەڕۆم ئەوها بە خواری ناڕۆم دەبی ڕاست و ڕاست ئەوها بڕۆم هەتا ئەوها 4 ڕاست و ڕاست بڕۆم هەتا دەگەمە ژمارە 10 ئەو ژمارە 10 ئەوە ژمارە 10 ئەوە ژمارە 4 لە چێ بە یەک دەگەن ئەو ژمارە تەواوە ئەوە ئەنجامی لێکدانەکەیە 40 4 جاراندا کردیە 40. دەبی لێرە بنووسم 40. ئەوە خشتەی لێکدان زۆر 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 بەکەڵکە هەموو کات ئەو لاپەڕەی بکەوە تەماشای ژمارەکان کە پاشی ماوەیەک دەبینی هەر بە خۆت دەزانی لێکدانی ژمارەکان کووە. کەواتە هیچ پەلەپەلی ناوێ خشتەکە لەبەر چاوانە و هەر ژمارەك بتەوێ دەتوانی لێرە تەمەشاکەی بێگومان هەموو ژمارەکان نا لە 10 هەتا 12 10 جاران 12 دووهەمین شتە کە دەکاتە 120. لێرە گەورەتر نییە بەڵام بێگومان خشتەی دیش هەیە 12 جاران 12 هەیە بەڵام پێویست ناکە بۆ پۆلی 4 جارێ. خشتەی لێکدان بەکاربیینە بۆ ئەژمێرکردنی ئەنجامی لێکدانیان ئەنجامی دابەشکردن وەکو گوتمان زۆر ئاسانە 5 جاراندا دەسان دەچمە لای 5 و دەچمە لای دێ دەکا 50 ئەوها 4 جاران 12 دەچمە لای 4 لێرە هەتا دەگەمە 12 دەبینم دەکاتە 48. و ئێستا ئەوە تۆزەک ڕەنگە باسی کەم دابەشکردن 8 پرسیاری 8 110 و 11 کە دابەشکردن هەبوو یەکسەر دەچمە لای ژمارەکەی کە بەسەری دابەش دەکرێت کە 11ەیە دەچمە لای 11 لێرە نییە لێرە 11 نییە دەچمە لای لێرە 11 هەیە دێمە خوارێ هەتا دەگەمە لای ژمارە 110 کاتە لێرە لەو 11 لەو ستونەی ئەمن پێدا دێمە خوارێ هەتا دەگەمە 110 ئەوها دێمە خوارەوە هەتا دەگەمە ژمارە 110 ئەو جار ڕادەوەستم لەوێ کە ڕاوەستام ئەو جارەی دەچمە لای چەپ دەچمە لای ڕاست هەتا دەگەمە سەر ژمارەی کە لەسەر ئەو ستونە شینەی هەیە کە ئەوی ژمارە دەیە واتە 110 دابەش 11 دەکاتە یەکسانە بە 10 کە لێرە دیارە. کاتە چ دەکەم ژمارە گچکەکەی وەردەگرم کە بەسەری دابەشکرایە ئەو جا دێمە خوارێ یان دەچمە ئەو لایە بزانە کووە هەتا دەگەمە ئەو ژمارەیە کە بەشکراوەکە ئەو جە پاشان ئەوها لای 11 دێمە خوارێ هەتا دەگەمە ژمارە 110 کە گەیشتمە ژمارە 110 ڕادەوەستم ئەو جە دەچمە لای ڕاست هەتا دەگەمە سەر ئەو ستونە شینە ژمارەکەی دەخینمەوە کە دەکاتە 10 کاتە یەکسانە بە 10. 9 جاران
5 دیسان لێرە دەچمە لای نۆیەکەی ئەوها دەڕۆم هەتا دەگەمە لای ستونی 5 ئەوها لە لای نۆیەکەی دەڕۆم هەتا دەگەمە ستونی 5 ئەوە ستونی 5 ئەوها ژمارەکە چەندە 45 کە هەردوو ستونەکان دەگەنە لای یەکتر ئەو ژمارە ئەنجامی لێکدانە. پرسیاری 90 دابەش 90 دابەش دەچمە لای 10 دێمە خوارێ هەتا دەگەمە ژمارە 90 دەچمە لای 10 ئەوها دێمە خوارێ هەتا دەگەمە ژمارە 90 ئەو جەڕادەوەستم پاشان لێرە دەچمە لای ڕاست هەتا دەگەمە سەر ئەو ستونە شینە ژمارەکەی دەخینمەوە کە دەکاتە 9 کەواتە 90 دابەش 10 یەکسانە بە 9 دەکاتە 9. 48 دابەش 6 دەچمە لای شەشەکەی هەتا دەگەمە ژمارە 48 ئەو جەڕادەوەستم لێرە 6 لە هەموو لایەکی هەیە کەواتە بە هەوەسی خۆم چێن دەرم بووێ دەتوانم شەشەکەی لێرە ئەوها بێمە خوارێ هەتا دەگەمە 48 6 وەچی گەیشتمە 48 ڕادەوەستم ئەو جە دەچمە لای هەتا دەگەمە ژمارە 8 ژمارە 8 لێرە دەنووسم 8 48 دابەش 6 یەکسانە بە 8. ئەگەر بمەوێ شەشەکەی لێرە تەماشاکەم لێرە هەمان 6 ئەوها بە ئاسۆی تەماشایکەم دەچمە لای 6 ئەو شەشە ئەوها دەڕۆم هەتا دەگەمە 48 ڕادەوەستم ئەو جە لێرە دەچمە سەرەوە بە پێچەوانەکەی دەچمە سەرێ هەتا ژمارەکەی دەبینمەوە کە 8 لەسەر ئەو ڕیزە زەردە هەمان ئەنجامە هەرکوو بڕۆم هەمان ئەنجامە. ئێستا دێمە لای تەواو بکە 120 و 12 دیسان دەچمە لای 12 هەتا دەگەمە ژمارە 120 کە گەیشتمە 120 ئەوجا تەمەشا دەکەم لێرە دیسان دەچمە لای ژمارە 12 هەتا دەگەمە 120 کە گەیشتمە 120 ئەوجا لۆ ئەو لای دێمەوە لۆ لای ڕاست هەتا دەگەمە ژمارە 10 لەسەر ئەو ستونە شینە کەواتە 120 لێرە دەبی چ هەبی ژمارە 10 هەبی چونکە 10 جاران 12 دەکا 120. لێرەش دەچمە لای ژمارە 11 هەتا دەگەمە ئەو ژمارەیە دەچمە لای ژمارە 11 هەتا دەگەمە 88 دەچمە لای 11 تەنیا لێرە هەیە دەچم هەتا دەگەمە 88 ڕادەوەستم گەیشتمە 88 ئەو جارەی دەچمەوە لای ئەو لای ڕاست هەتا دەگەمە ژمارە 8 کەواتە دەبی 11 جاران چ 11 جاران 8 دەکاتە 88. پرسیاری 24 110 دەچمە لای ژمارە 10 هەتا دەگەمە ژمارە 100 دەچمە لای ستونی 10 هەتا دەگەمە 100 ستونی 10 ئەو جارەی بەو ڕەنگەی بی ستونی 10 ئەوها هەتا دەگەمە ژمارە 100 ئەوجە ڕادەوەستم ئەوجە دەچمەوە لای هەتا دەگەمە سەر ئەو ستونە شینە کاتە 10 لێرە دەنووسم 10 100 دابەش 10 یەکسانە بە 10.
دەرئەنجام ڕێگایەکی هزری باس بکە بۆ جێبەجێکردنی کردارەکانی دابەشکردن. ڕێگای هزری ئەوەیە 77 دابەش 11 زۆر ئاسانە، چونکە 11 لە دوو ڕەنووسپێکاتیە هەردووچیان وەکو یەکن، یەک و یەک، 77ش لە دوو ڕەنووسپێکاتیە ئەوانیش وەکو یەکن، کەواتە ڕێگایەک هەیە زۆر ئاسانە. 77 دابەش 11 دەکاتە یەک لەو ژمارانە، دەکاتە یەکسانە بە 7. ئەگەریشنا دەچمە لای ئەو خشتەی، دەچمە لای ستونی 11 هەتا دەگەمە ژمارە 77. ستونی 11 هەتا دەگەمە 77. 77ش لێرە نەنووسرایە، دەبی بە خۆم بنووسم ئەوەی ڕاستی بی، کەواتە لەبەر هەندێ نەیان نووسی، ئەمن لێرە دەنووسم 77. چونکە 7 جاران 11 یەکسانە بە 77. ئەو ڕێگەیەش ئەوەیە وەکو گوتم، 77 دابەش 11 یەکسانە بە 7، 88 دابەش 11 یەکسانە بە 8، 121 دابەش 11 یەکسانە بە 11 و 132 دابەش 11 یەکسانە بە 12. لێرانە ئەگەر بیان نووسم 132 نییە، هەوا بزانم، بەڵێ لێرە نییە 132، پێویست ناکە بنووسم. ڕەمزی پرسیاری 26 ویستی 108 سێو لێ بکاتەوە، هەتا ئێستا 5 کارتۆنی لێ کردیتەوە. چەند کارتۆنی پێویستە لێ بکاتەوە ئەگەر هەر کارتۆنێک 12 سێوی تێدا بی؟ هەر کارتۆنەی 12 سێو بێگومان لێرە ڕێگە زۆرە لۆ شیکارکردنی ئەو پرسیارە. ئەمن لێرە ئەو ڕێی وەردەگرم کە هەتا ئێستا 5 کارتۆنی لێ کردەوە، هەر کارتۆنەی 12 سێوی لە ناوە، بزانم هەتا ئێستا چەند سێوی لێ کردەوە. 5 جاران 12 دەکات چەند؟ دەچمە لای 5 و دەچمە لای 12، ئەوها 5 هەتا دەگەمە بەرامبەری 12. ئەوجە ڕادەوەستم گەیشتمە بەرامبەری 12، ئەوە 12 چونکە ئەوها ئێرە دەخینمەوە دەکات 60، کەواتە 5 جاران 12 کردی 60. هەتا ئێستا 5 جاران 12 یەکسانە بە 60، دەنووسم 60. هەتا ئێستا ڕەمزی 60 سێوی لێ کردیتەوە، بەخۆی دەبی 108 لێ کاتەوە. چەند مایە؟ چەند سێو مایە لێ کاتەوە؟ 108 دەینم 60 لێ دەردەکەم، 108 60 لێ دەردەکەم، 8 کەم 0 8 دا کەم 6 4، 48 سێوی مایە لێ بکاتەوە. بەڵام پرسیارەکە نووسرایە ئایا چەند کارتۆن پێویستە لێ بکاتەوە؟ 48 سێو هەر کارتۆنەی 12 سێوی لە ناوە، کەواتە 48 دەینم دابەشی 12 دەکەم. کوو بزانم 48 دابەش 12 دەکات چەند؟ لێرە دەچمە لای 12کەی هەتا دەگەمە ژمارە 48، دەچمە لای ستونی 12 هەتا دەگەمە 48. لێرە ستونی 12 چونکە ئەمن پێنووسەکان دەبی بگۆڕم کاتە چی زۆری پێ دەچی ببورن، 12 دەڕۆمە لای خوارێ هەتا دەگەمە 48، ئەوە گەیشتمە 48 تێپەڕیم لە 48ش، ئەوە گەیشتمە 48. ئەوجە ئێستا دەچم دەخینمەوە لەو لایە بزانم کامە ژمارەیە، دەکات 4، کەواتە پێویستە 4 کارتۆن
4 کارتۆنی پێویستە، هەر کارتۆنەی 12 5 کارتۆنیشی لێ کردیتەوە، ئەوە ڕێیەکە لە ڕێیەکانی هەڵبژارد شیکار. بێگومان ڕێی دیش زۆرە، ئەویش ئەوەیە 108 بینم دابەشی 12 کەم، 108 بینم دابەشی 12 کەم، دەچمە لای 12 لێرە هەتا دەگەمە 108. ئەگەر هەبوو 12 لێرە دەبی 108 هەبی نەنووسرایە بە خۆم دەینووسم 108 واتە ئەوە گەیشتمە 108. ئەوجە دەچمە ئەو لایە هەتا دەگەمە ژمارە 9 واتە 108 سێ و ئەوە ڕێگەیەکی دیکەیە خوێندکاری ژیر 108 سێ و دەکاتە 12 کارتۆن، هەتا 108 سێوی لێ بکاتەوە دەبی 12 کارتۆنی دەکات 12 کارتۆن. ئەو هەتا ئێستا 5 کارتۆنی لێ کردەوە 12 دەکاتە نەیکردە 12 کردێ 9 من لۆ بەرچ نووسیم 12 نازانم کردێ 9 108 دابش 12 کردێ 9 کارتۆن ئەو 108 دابش 12 یەکسان بوو بە 9 کارتۆن. ئەو هەتا ئێستا 5 کارتۆنی لێ کردەوە واتە 4 کارتۆنی مایە لێ بکاتەوە 9 5 لێ بڕوە یەکسانە بە 4. ئەوەش ڕێگایەکی دیکەیە کاتە ڕێگە ڕەنگە ڕێی دیش زۆر بی کە ئەمن لێرە باسییان ناکەم یان نایانزانم، واتە هەر ڕێگایەکت گرتە بەر خوێندکاری ژیر بە ڕێی بیرکردنەوەی خۆت بیر بکەوە و ڕوونکەوە ڕێگایەکەت کووە و لەبەر چ ئەو ڕێگایەت گرتە بەر 108. ئێستا نمونەیەکیان ڕێگایەک بەکاربێنە بۆ دۆزینەوەی ئەنجامی لێکدانی 4 و 12 ڕەنگە بۆ وێنە 12کەی بکەمە 6 و 6 یان 12 بکەمە یان 4 بکەمە 7 و 7 هەر ئاسان نییە. ڕەنگە ئەمن ئەوها دروستکەم 4کەی بینم جارانی 2 بکەم دەکاتە چەند یەکسانە بە 4 و 4 دەکاتە 28. دیسان جارانی 2 بکەم دیسان دەکا 28. 12 ئەوجە چەندوە دەبی 6 جار ئەو ئیشەی دووبارەکەمەوە دیسان 4 جاران 2 ئەویش دەکا 28 4 جاران 2 ئەویش دەکا 28 دیسان 4 جاران 2 28 ئەوە چەند 1 2 3 4 5 1 مایە ئەو جارێ دیسان 4 جاران 2 دیسان دەکاتە 28 ئەو جا ئەو 28تانە هەمووی کۆ بکەمەوە هەرچەندە ئاسانیش نییە بەڵام ڕێیەکی ئاسانتر هەیە ئەوە هیچ باش نەبوو ئێستا ئەوی ڕوون دەکەمەوە 12کەی دەکەمە 2 و 10 کاتە 4 جاران 10 زۆر ئاسانە چونکە تەنیا 4کە دەنووسرێ لەگەڵ سفرەکەی دەی ئەوجە ئێستا 28 کۆ دەکەمەوە لەگەڵ 140 زۆر ئاسانە 8 و 08 2 4 6 کردیا 2 4 6 و یەکیش دێتە خوارەوە کاتە 4 جاران 12 دەکاتە 168. ئەوە ڕێیەکی ئاسانترە 12کە بکردە 2 بەش کردمە 2 و کردمە 10 هەمیشە زۆر ئاسانە لێکدانی لەگەڵ هەر ژمارەیەک ژمارەکەوەکو خۆی دەنووسرێتەوە و سفری دەیەکەش
لە لای ڕاستی ژمارەکەی دادەنرێ. ئێستا تەواو بووم. پرسیاری 28 ئەمن چا ناکەم. پرسیار چییە؟ پێداچوونەوە زۆر ئاسانە. بەهای بڕەکە لە هەردوو ڕاهێنانی ئەژمێر بکە. لێرە 15 نۆی لێ بڕوە زۆر ئاسانە. ناوکەوانەکەی ئەنجام دەدەم. دەکاتە 6 پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ 3 یەکسان دەبی بە 9. لێرەش 27 و 2 کۆ دەکەمەوە دەکاتە 29. ئەوجە کۆی دەکەمەوە لەگەڵ 12 یەکسان دەبی بە ئەگەر لەو 12 یەکەچی بینم لۆ لای 29 بکەمە 30 کۆ بکەمەوە لەگەڵ 11 30 کۆ 11 یەکسانە بە 41 کاتە ئەوهاش باشە 41. پرسیاری 31 شێوەی ڕەنووسی بۆ ژمارە 372,000 372 ئەوجە هەزاریش واتە 1 2 3 ئەوها دەنووسرێ. پرسیاری 32 ماوەی نێوانی ئەو دوو ئەوە زۆر ئاسان نییە، زۆر ئالۆزە، چونکە یەکەچان پێش نیوەڕۆیە ئەوی دیدوای نیوەڕۆیە، بەڵام کێشە نییە. لێرە لێدەرکردنە کاتژمێر 1 و 5 خولەک کەم کاتژمێر 11 و 30 خولەک، بەڵام یەکەچان دوای نیوەڕۆ یەکەچان پێش نیوەڕۆ. هەمیشە کە دوای نیوەڕۆ پێش نیوەڕۆ هەبوو یەکەم کاتژمێر کە لەسەرەوە کە کاتژمێرەکەی لێ دەردەکەم هەمیشە 12 لۆ زیاد دەکەم. 1 بووە 13 تەنیا لۆ کاژێرەکەی نەک لۆ خولەکەکەی، کەواتە ئەو کاتژمێرە ئەوها دەنووسرێ. پاشان یەک کێشەی دیکەشم هەیە، ئەویش ئەوەیە کە ئەو خولەکە کەمترە لەو خولەکەی لە کاتی لێدەرکردن ناتوانم. ئەوها دەبی بچم کاژێرە چی بینم خوردی کەمەوە بیکەمە 60 خولەک، 60ەکەی کۆکەمەوە لەگەڵ ئەو 5 ببیتە 65 لە کاژێرەکەش یەک کاژێر کەم دەبیتەوە دەبیتە 12. ئەوجا ئێستا زۆر ئاسانە 12 و 65 کەم 30 خولەکەکان لەگەڵ خولەکەکان لێک دەردەکەم. 5 کەم 0 هەر 5 6 کەم 3 ئەو دوو ئەو هێمای دەینمە خوارێ هەتا کاژێر و خولەک لێک جودا بکرێتەوە. 2 کەم 1 1 کەم 1 0 واتە مەودایەکە ماوەی بینی ئەو دوو کاتا دەکا 1 کاژێر و 35 خولەک، 1 کاژێر و 35 خولەک ئەوها دەنووسرێ. کارزان 12 پێنووسی هەبوو، 3 پێنووسی دا بە خوشکەکەی، هەمیشە دا بە خوشکەکەی و بەخشی بە خوشکەکەی و بەخشی بە برایەکەی و دای بە برایەکەی و ئەو شتانە هەمیشە واتە کەم کردنەوە، واتە 12 دەینم 3 پێنووسی دا بە خوشکەکەی کەم 3 12 3 لێ بڕوە چەندی لە لامایەوە 9 12 ئەو 12 نەبوو 12 3 ڕۆیشت لە 12 مایەوە 9 دیسان 4 دانەشی بەخشی بە برایەکەی 9 4 لێ بڕوە دەکا 5 کەواتە زۆر ئاسانە. ئەوە دووهەمین پرسیار بوو لە لاپەڕە 71 واتە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی و لەبیرت نەچی کە خشتەی لێکدان گرنگترین خشتەیە لەو وانەیە.